کارەبایی کە بەرهەم دێت بۆ ئاستی شەبکات دەگوازرێتەوە بۆ کۆنتترۆلی مرکزی لە هەولێر. دوسێ جار هاتنە سەر لێ دەدەن و دەرێنەوە بەمە چانە دەی محاولەشکە بکەن. محاولە بەمە ناکە قاتعمان کردی سەر چاو بەس محاولەمە پێ ناکە. کارەبای ڕئیسی چ پەیوەندی بە مۆلیدە و بە شارەکەیە لە کاتێکدا کە ڕزدەکەی 3 ڕۆژ تاخیری دێدەرێ وەڵام کارەبای مۆلیدتان لەسەر قەتع دەکات. بەڕاستی کەس هەتێسە ڕۆژێک ڕۆژێک نهاتێ بە من برێکاکە ئەو شتێمەینەوە ئەو شتێبینە. کەلوپەلی یەدەک لە کۆگەکانی کارەباماندا بەهۆی ئەو قەیرانەدارایی کە هەیە ئێزگار زۆر کەمن. محەممەد ئەندازیاریی میکانیکیە و دانیشتووی شاری هەولێرە. ماوەی زیاتر لە 5 ساڵە لە یەکێک لە وێزگەکانی بەرەمێنانی کارەبا کار دەکات. سێکتەرێک کە سەرڕای هەوڵ و ماندبوونی کارمەند و ئەندازیارەکانی تا ئێستاش بەیەکێک لەو کەرتە خزمەتگوزاریانە دادەنرێت کە زۆرترین کێشەی هەیە. لەم ڕپۆرتاژەدا بە دوای وەڵامی چەند پرسیارێکدا دەگەڕین. ئایا هاوڵاتیان تا چەند هەز بە بەرپرسیارەتی دەکەن لە کاتی بەکارهێنانی کارەبا؟ ئایا حکوومەت بە چ میکانیزمێک کارەبای نیشتمانی دابین دەکات؟ شێوازی وەرگرتنی کرێی کارەبای نیشتمانی چۆنە و ڕێکارەکانی چین؟ ئایندەی ڕەوشی سێکتەری کارەبا چۆنە؟ ئێرە وێزگەی کارەبای هەولێری گازیە. وێزگەکەمان توانای بەرهەمێنانی 1500 میگاوات کارەبای هەیە. ڕۆژانە ئەمە لێرە کار دەکەین بۆ کۆنتترۆلکردنی کارەبا. هەموو یەکەکانی کارەبا لە وێزگەکەمان پشت بە گازی سروشتی و گازوایل دەبەستێ. بڕی ئەو گازەی کە بەرهەم دێت کە بۆمان دێت کاریگەری دەبێت لەسەر بڕێ ئەو کارەبایی کە ئەمە لێرە لە وێزگەکەدا بەرهەمی دەهێنی. لێرە ئیشمان کۆنتترۆلکردنی کارەبایە بە زۆرینە لێرە زۆربەی کارمەندەکان خەڵکی هەولێرین. دەوامان 4 ڕۆژ دەوام دەکەین، 4 ڕۆژ ئۆفین لەبەرەوەی گروپاتە لێرە 4 گروپین وەکو بەشی ئیش پێکردن ئێمە لێرە 4 گروپین. هەر گروپێک لە چەند مهندسێک پێکاتوە. ڕۆژانە 12 کاتژمێر ئەمە لێرە دەوام دەکەین. بەرهەمێنانی بڕی کارەبا لە ئێستادا نزیکەی 1-2 ساڵە کەمی کردووە لە چاو ساڵانی تر. ئەویش پەیوەندی بە بڕی ئەو گازە هەیە کە لە بۆمان دێت کۆنتترۆلی کارەبا دەکەین بەگشتی وەکو تۆرباین کە کارەبا بەرهەم دێ وەکو مەحەویلات وەکو ماتۆرات. طبعاً ئەلێرە کە خەلەل دەبی خەلەل وەکو بەشی ئیش پێکردن ئێمە دیاری دەکەین. بەڵام بۆ چاکردنەوە بەشی تر هەیە مەسەن بەشی سیانە هەیە تەڵەب دەکەین ئەوان بۆمان چاچی دەکەنەوە. ئیمە زیاتر ئیشمان کۆنتترۆل پێکردنی کارەبایە. ئێمە لە وێزگەی کارەبای هەولێری گازی ئەو کارەبایی کە بەرهەم دێت بۆ ئاستی شەبکات دەگوازرێتەوە بۆ کۆنتترۆلی مرکزی لە هەولێر. کۆنتترۆلی مرکزی لە هەولێر بە پێی ئەو خشتەی کارەبایی کە وەزارەتی کارەبا بۆی داناوە دابەشی سەرگەڕەکەەکانی دەکات. طبعاً دابشکردن و تەوزیعکردنی کارەبا عایدی کۆنتترۆلی مرکزیە لە هەولێر عایدی ئێمە نییە. ئێمە تەنها ئەو بڕە کارەبایە بەرهەم دێنین کە کۆنتترۆلی مرکزی داوامان لێ دەکات. لەم وێزگەیە لە ڕێگەی سوتەمەنیەوە کە ئەویش بەدەر نییە لە کێشە و ڕۆژانە بە سەدان میگاوات کارەبا بەرهەم دەهێنرێت و لە ڕێگەی تۆڕەکانی کارەباوە دەگەیەندرێت بە ناوەوەی شارەکان و لەوێشەوە لەلایەن بەڕێوەبەرایەتیە تایبەتەکانەوە سەرپەرشتی و دابش دەکرێت. میکانیزمی بەرهەمهێنانی کارەبا لە وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا پەیوەستە بە خواستی حکوومەت و خەڵک لەسەر کارەبا. ئەم بڕە وزەیی بەرهەم دەهێنرێت تایبەتە بەم خشتانەی حکوومەت دیاریان دەکات و خواستی لەسرە لەسەر جەمبوارەکانی ژیاندا. بەڵام حکوومەت لەسەر خواست و پێداویستەکانی هاوڵاتیان خشتەکان داناڕێژێت بەڵکو پەیوەستە بە ڕەوشی ئابووری حکوومەت یاریان. لە ساڵی 2011 دەستمان کرد بە
بەهێزکردنی ژێرخانی کارەبا لە ڕووی تۆڕ و وێزگەکانەوە و هێڵەکانی گواستنەوە و لە ساڵی 2014 بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان وێزگەی 400 kV ئەربین سنتەری شاو بوو. ئێمە ساڵانە کە لەو ماوەی کە باسم کرد بە بەردەوامی ئیشوکاری چاکسازی پرۆژەکان پلانی وەزارەت بەپێی ماستەر پلانەکە هەموو ئەمانە جێبەجێ کراوە بە شێوەیەکی وە کە ئێمە زیاتر لە 3500 مێگاوات بەرهەم نزیک بوونەوە و بە شێوەیەکی نەوەعی توانیمان ژێرخانەکە بەهێزکەین بە شێوەیەکی وا کە لە ساڵی 2013 بە تێکڕای ساڵەکە توانیمان 23 کارژمێر کارەبا بدەین بە هاونیشتمانیانی خۆمان. بەڵام بەداخەوە لە کۆتایی ساڵی 2014 کە قەیرانەکە دەست پێەکە و 2015 و 16 و کۆتایی حەفدەش و ئێستا کە لە 2018 تەواوی پلان و پرۆژەکانمان ڕاوەساوە بە دڵنیایی ئەو قەیرانە سەختەی کە ڕووی کردە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری هەبوو لەسەر وەزارەتی کارەبا و لەسەر پلان و پرۆژەکانی کارەبا. وزەی کارەبا بەدیل بووە لە هەرێمی کوردستان بۆ جۆرەکانی تر لە وزە. واتە وزەی کارەبا لە بارودۆخە سەختەکانە وزەی بەدیل بۆ خۆگەرمکردنەوە و لە هێزان. و لە بارودۆخە سەختەکانە وزەی بەدیل بووە بۆ غازی سروشتی ماڵان ئەوەی کە بۆ خواردن دروستکردن و پێداویستەکان بەکارهێن. کە لە ڕاستیە وزەی کارەبا دەبێت سەرچاوەی سەرەکی بێ بۆ بەکارهێنانی ئامێر و دەستگا کارەباییەکان لە سادەترینیەوە تا ئەوسەری پێشکەوتوترینیان بەڵام نابێ بەکاربێ بۆ جۆرێکتر لە وزە چکم ئێمە چەندی جاریش باسمان کرد ئەو مەسەلەیەکی عەلمیە. ئەم گەمار و ئابوورەی بەسەر هەرێمی کوردستاندا سەپێنراوە لەلایەن حکوومەتی عێراقەوە کە زیاتر بە قەیرانی دارایی ناوی دەرکردووە کاریگەری و ڕنگدانەوەی بەسەر تەواوی سێکتەرە جیاوازەکانی باشووری کوردستان هەبووە بە تایبەتی سێکتەری کارەبا و بەرەمهێنانی وزە. لەلایەکی دیکەشەوە لە کۆگاکانی وەزارەتەکە کەلوپەلی یەدەک زۆر کەمی کردووە بە زۆرێک لە گەڕەکەکاندا ئەگەر کێشەیەک لە کەلوپەلە کارەباییەکاندا بێتە ئارا ئەوە حکوومەت دەتوانێدانیە لەسەر ئەرچی خۆی چارەسەری بکات. ئێرە شارەدەی بەحرکەیە کە دەکەوێتە بەشی باکووری شاری هەولێر و نزیکەی 10 کیلۆمەتر لە سنتەری شاری هەولێرەوە دوورە. لێرە دانیشتوانی ئەم گەڕەکەی شارەدەیەکە بۆ ماوەی نزیکەی 10 ڕۆژ دەبێت بەدەست کێشەیەک لە بۆردی کارەبای گەڕەکەکەیانەوە دەناڵێنن. بە زۆرێک بە بەردەوامی یەشێک لە دانیشتوانی گەڕەکەکە ناوە کارەبای گەڕەکەکەیان هەڵدەداتەوە. گلەی ما ئەوەیە ئەو سرکتە ڕاناگری دێتە خوارێ ماڵێکی زۆری لەسەرە حەز دەکەین داوایان لێ دەکەن بیلۆمات چاکە هەندێک مای لە سەلابن چاکردنیشی ئاسانە بەس نایەن چاکەن دوسێ جار هاتنە سەر لێ دەدەن و دەرێنەوە بەمە چانە بدەین مەحاولەشکە بکڕن ئەی مەحاولە بەمە ناکە قاتعمان کڕی سەر چاو بەس مەحاولەمان پێ ناکەن باری زۆر گرانە خەرکەشی زۆری لەسەرە لە حەدی خۆ زیاد لەسەرە ئەگە ئەو قاتعا باید مەسەڵەن باید 30 ماری بیتن ئەوە 48-50 مالی لەسەرە ئەمە بەجێری پارە خڕکردنەوەکەی دەزانین تقریباً 50 مالی لەسەرە دەێن دەبی مەحاولەی بکڕم مەحاولە بەمە ناکڕێ مەحاولە بە 40 ملیۆنە نازان بە چەندە ئەمە پارێک قاتعی هەتا خڕمان کردەوە بە چە حاڵێکی مال و 1500-2000-3000 بگەڕە لەو ماڵە ئەو مالی ئەو قاتعەکەمان کڕی کاکە قەینا وەڵی مەحاولەمان پێ ناکرد داوامان ئەوێ بێن کاکە لەمان چارەسەرکەن مەحاولەی دادەنێن هەندێک مالی لەسەر لا دەبن ئەلمیم عیلازەکی بکەن بەمە ناکرێت دەدا قەزارێکی کارەبای لێ دێنێ ئەوە بۆ ئاگەر کاکە ئەو مەکتەب لێرەیە خەستەخانە لێرەیە مەحەدەل پڕێرە من دای ها ئەوە هاتە خواری فەرموجێت لێە ئەوە هاتە خواری ئەوە دەدەخە نابیت لێمان دایتەوە بەخوا ئەو قاتعای دەبینی ئەوە نوێیەکە ئەمە کڕیمان سپیەکە ئەوە کەونەکەیە دەتوانانی هەندێک بێختە سە ئێرە ئەوانەی لێرەش مەحاولەشکە سوتاکاتی خۆی ئەوانەی لێرەش خستیانە سەرەمە ئێستا ئەو مەحاولە چاکرایەوە
بە دایری کارەبابی هەرکەس بیختۆ سی خۆی کابرا کاری خۆی بە پارە نەخلی کردی ئێستا بە پارە نەخ ناکاتەوە مەجبور نییە. وڵا کاکە مشکلێکەکەما کارەبایەکەش ئەوە هەتا قاتعەکە تێک نەچوو نەسو تا ئەمە هیچ ئەومان نەبوو. ئێستاش قاتمە بە پارەی خۆمان کردیا بوون پارەیان کردیتەوە. ئێستاش دەما دوازەمان لەو دیوێ هیناکیان لە سەیمیان داناتەوە لەگەر ئەو قاتعی ئەو دیا ئەولای بوو. ئێستا ئەولایش مانگێک تقریبان ئەویان سوتا هەموو لێرە چەتاریان کردی و لێرە ڕاکێشە. ئەوی هەندێک لێکتەوە لێکتەوە گەنداوی کەمە ئێستاش لێرە دەدەقە دێتەوە کارەبا دەکوژێتەوە دەدەقە دێتەوە کارەبا دەکوژێتەوە هیچ کارەبامە نییە. وەڵا عیلاج زۆرێ دەیرە دەبی معاویلەشی بین لێردانین ئەگەر حکومەت پێ بکرێت معاویلەشی بین لێردانێ لەگەوادە ڕەبەتکەی تا خۆتەکە باشە دەبێت. کابرای کارەباچی هیچ ئەوەی لەسەر نییە کارەبا تەلەفۆنی لێ لەکە بەرە ئەو تەلەفۆن ئەو کارەبام لۆ چاکە دەچی لۆی چەتا دەکە لۆی لە عامووی دەبەستی کەس نییە مەعاسەبەی بکە برێکاکە توکوت دەچی سەر بخۆ بەبێ ئەمر بەبێ ئەوە دەکەی کارەبای دەبەستی. ئەو تا هەموو بەستیان و لیان کردەوە بەستیان لیان نەکتۆ هەیە لێ نەکتۆ لێ کتۆ. ئێستا ئەوە دەڕۆژ دەبێتن کارەبایەکە دەدەقەدێ و دەدەقەدەڕەوە ئەو خەڵکە ئەو برادرە بەداری ئەو هەلەی دەداتەوە ڕۆژێک نە دوو ڕۆژنێ خەتەریاتی لەسەرە لێرە منداڵ گەمەی دەکا ئاگری دەگری محاویلەکە کێشەمان گەلک زۆرە. سەرڕای ئەوەش خەڵکەکی زۆر دووبارە کارەبای ڕاشێژایەوە ئێستا ئەمە دەبینێ ئەوەستا مارە کارەبای هەیە عقی خەڵکەچی دی بردیە خەڵکەچی دوی کارەبای بردیە یعنی هیچ شتێک نییە لوزنەک دەرناچێتن لێرکوانە بگەڕێتن کاکە خەڵکەک دوو کارەبایە کارەباچی لێ ببڕێتن لۆ خەڵکەک عقی دوو کەچی دی بخۆ عقی سێ کەسی بخۆ. لەبارەی کێشەکانی بەردەم سێکتەرەکە لەگەڵ بەڕێوەبەری گشتی کارەبای هەولێر قسە دەکەین. ئەو ڕای دەگەێنێت کە قەیرانی دارایی بە تەواوەتی کاری کردوتە سەر ئەم کەرتە. ئێمە خاڵک هەیە دەبێت دانی پێدا بنین ئێمەکو لایانی حکومی ئەرچی سەرشانی ئێمەیە کارەبا دابین بکەین کۆنتترۆلی بەکارهێنانی کارەبا بکەین وەکو هەر یەکێک لەو سیستەمانی کە لە دنیادا هەیە کە لە هەموو دنیادا کۆنتترۆلکردنی بەکارهێنانی کارەبا لەلایەن هاوبەشانی کارەباوە لە ڕێگەی ئەو نرخەیە کە لە هاوڵاتیان وەردەگرێت. لە لای ئێمە بەهۆی دۆخی گوزرانی هاوڵاتیان بە تایبەتی ئەو قەیراندارایی کە ئیستا هەیە نەتوانرایە نرخی کارەبا بە شێوازێک لێ بکرێت کە کاریگەر بێت لەسەر هاوڵاتی وای لێ بکە کارەبا بە شێوەیەکی ڕێک و پێک و بە شێوەیەکی دروست بەکار بێنێت بەڵکو پشتگیری کراوە لەلایەن حکوومەتەوە ئەگەر تەماشا بکەین بەجێری ئەو نرخەی کە هەیە لە کاتی ئێستادا هەرچەندە ڕەنگە هاوڵاتی ئەو نرخەشی پێ زۆر بێت ڕەنگە لەلایەکەوە مافی خۆی بێت لەبەرەوەی داهاتی ئێجگار کەمە و زۆر کەم بوویتەوە ئەگەرنا ئەوەی کە هەیە ئەو نرخەی کە ئێستا هەیە ئەگەر هەمووی وەربجێت لە هاوڵاتی لە هاوبەشانی کارەبا دەتوانین بڕێن نزیکەی 1985 تا 1990 ئەو تێچووەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان خەرجی دەکات لە گەیاندنی کارەبا لۆ هاوڵاتیان. من بە نمونە ئەوە دێنمەوە ڕەنگە هاوڵاتی بڵێت ئەگەر گلۆپێک بکوژێنەوە کاریگەری چی دەبێت لە پارێزگای هەولێر ئێمە نزیکەی زیاتر لە 520,000 هاوبەشی کارەبامان هەیە. ئەگەر هەر هاوبەشێک لەو هاوبەشانی کە ئاماژەم پێدا کە زیاتر لە 520,000 هاوبەشی کارەبای لە سنووری پارێزگای هەولێر نزیکەی 50 مێگاواتمان کارەبا لۆ دەگەڕێتەوە. لەو حالەتەدا بەشی ئەوە دەکات بەلای کەمی نیو کاتژمێر کارەبا لای هاوڵاتیان زیادی ئەوە تەنها یەک گلۆپێک چیسەتی ئەگەر سەدواتی ئەگەر بکوژێنێتەوە ئەی ئەوانەی کە زۆر زیاتریشان لەوانە لەوە داگیرساندیە ئەوە جگەرە لە گەورەترین کێشەی کە هەشمانە کەلوپەلی یەدەک لە کۆگەکانی کارەباماندا بەهۆی ئەو قەیرانە دارایی کە هەیە ئێزگار زۆر کەمن لە هەندێک حالەتدا ڕەنگە هیچ کەلوپەلێکی یەدەک لە کۆگاکانماندانە ئەوانە هەمان بەسەریەکەوە بەشێکی زۆری لە ئەنجامی ئەو زێدەڕۆیە لە بەکارهێنانی کارەبادا دروست بووە هیوادارین هاوڵاتیان زیاتر هەماهەنگیمان لەگەردا بکەن و هاوکارمان بن لۆی بتوانین زیاترین خزمەتیان بکەین لە بواری کارەبادا. کێشەکانی بەردەم سێکتەری کارەبا فرەلایەنن هاوڵاتیان بە بەردەوامی حکوومەت بەکەم تەرخەم لە قەڵم دەدەن لەبارەی کێشەکان و حکوومەتیش لای خۆیەوە کەمی ڕێژەی کارەبا دەگەڕێنێتەوە بۆ کەمی سوتەمەنی و خراپ مامەڵەکردنی هاوڵاتیان لەگەڵ ئەم خزمەت گوزاریە بە چەشنێک کە زۆر جار بەشێک لە کێشەکان دەگەڕێنەوە بۆ سەرپێچی بەشێک لە هاوڵاتیان و بەشێکی دیکەشیان دەگەڕێنەوە بۆ بەکارهێنانی کارەبا وەک سەرچاوی خۆگەرمکردنەوە و زۆری بەکارهێنانی گلۆب لە ماڵ و دوکانەکان. لە یەکێک لە بازارەکانی فرۆشتنی ئامرازەکانی گەرمکردنەوە دەپرسین
ئایا جیاوازی نێوان فرۆشی ئامرازەکان چییە و ئایا حکوومەت تاوەکو ئێستا بڕیارێکی داوە بۆ بنبڕکردنی سۆپا کارەباییەکان کە زۆر جار بە هۆکاری سەرەکی کەمی کارەبا لە وەرزی زستاندا دەمرێت؟ زیاتر تەڵەبی خەڵک ئەو ساڵ لەسەر سۆبەی غاز بووە. سۆبەی نەفت فرۆشایە بەس غاز زیاتر فرۆشایە، غاز زۆر زیاتر فرۆشایە. سەبەبەکەی ئەوەیە خەڵک باری دارایی باش نییە، نەفتەکە تۆزە گران بوو، خەڵک زیاتر ڕووی لە غازەکەی کرد و غازەکە هەرزان بوو. لەبەر هەندێک خەڵک ڕووی بە خودای سۆبەی کارەبای ئەو ساڵ هیچ نەفرۆشا، هیچ لەگەر برێن ساڵانی ڕابردوو شتێکی کەم فرۆشا زۆر، لەبەر ئەوەی کارەبا کاکە کارەبایەکە کەمە، کارەبا نییە. خەڵک ئەتو ئەگەر شەو ڕۆژ بەڕاستی شەو ڕۆژ تو 14-15 سەعاتە کارەبات نەبی هیتەر لۆ چێ لەمارێ. لەبەر هەندێک زیاتر زۆری تاس ئەو کارەبات تەسیێکی زۆری لە فرۆشی هیتەری کرد. هیتەر کارەبای زۆر دەبا. بەڕاستی کاریگەری زۆرە، یعنی کە ئەو کاتی کارەبا دێتەوە احتیمالیە تەزە خۆم زۆر بکەیتە سەر کارەبای. خەڵک زیاتر لێگڕا هیتەر پێ دەکات. هیتەریش کە ئەو ساردوو گەرمەی هیتەری کە لە شەمعەکانی هیتەری کە لێک پێک دەکەوی طبعاً ئەو شەمعی سۆر دەکاتەوە. طبعاً ئەوە تەمەشای سەعاتی کارەبای کەی کە هیتەریش پێ دەکەی بۆ تەمەشای سەعاتی کارەبایەکەت کە بزانە سەعاتەکەت و دەسوڕێ. زیاتر ینی سرعەتی سەعاتەکە زیاتر دەبی، کارەبا زیاتر سەرفەکە، یعنی ئەوە تەسیرێکی گەلێک زۆری هەیە. حتى ئێستا کە هیچ لزنەک هیچ ڕقابەک هیچ کەسێک حکوومەت بە کەسی نەگوتیە من وەکو تازیرێک لەو بازاڕی بەڕاستی کەس هەتێسە ڕۆژێک لە ڕۆژێک نهاتیە بە من برێکا کە تو ئەو شتێمەینە و ئەو شتێ بینە بەرنامەکەم لۆدانێ شتی وەها لە نییە کەس نێگوتیە کاکە سۆبەی غاز بینە سۆبەی کارەبا مەینە ئەو شتێمەنیە ئەوڕۆ خەڵک ئازادە لە خۆی چ دەینیتن بەڕاستی لە حدودەکان ڕقابە نییە بەناو کوالیتی کۆنتترۆل هەیە بەناو ئەویش کوالیتی کۆنتترۆل نییە بەڕاستی ئەگە کوالیتی کۆنتترۆل هەبی کاکە کاچ من هەندێک کوالیتیە زۆر خراپە لێ ناگەڕێن داخیلبی بەس زۆر بەداخەوە داخلیش دەبی دێتە کوردستانیش دێت هەرێمی کوردستانی دەشفرۆشەیە ئەو خەڵکەش دەکڕی بەو خەڵکەوە ساغ دەکەنەوە بەڕاستی ئەو شتە دەوری گەلک زۆرە کۆنتترۆل کوالیتی کۆنتترۆل حدودی دەوری زۆرە کەس هەتێ ئێستا نەهاتیە بە مەبرێکا کە ئەو شتێبینە ئەو شتێمەینە نەکو مەفروزە لەو زروفەی ئێستا بەڕاستی کارەبا کەمە بەڕاستی باری داراییمان خراپە بەڕاستی مەفروز حکومەت لزنەک تەشکیل کە لە بازاڕی بسوڕێتەوە یعنی چ بزانی چ گونجاوە لۆما بەنسبەت هەرێمی کوردستان بەنسبەت هەولێرێ چ گونجاوە کاکە ئەو شتێ بینە ینی زۆر ئەم ئێستا وەک تاجیرێک زۆرم پێخۆشە حکومەت بەرنامەکەم لۆدانێ برێکا کە ئەو شتێمەینە ئەو هابکە ئەو هابکە ئەم زۆر پێڕازیمە بە زۆر بەداخەوە شتە نییە ئەشای سۆبە دەفرۆشین نەفتی کارەبای غازی هاوینانیش مەڕدە دەفرۆشین ئەو ساریش بەڕاستی کارەبا کەم بوو نەفتەکەش کەم بوو ناچار غازی دەفرۆشە سۆبەی غازیش بابەتی زۆرە نزیکەی سیسل ناوی هەیە هەر کەس بە ناوی خۆی دەینی ئەو بابەتانە زۆرن کارەبایەکەش بەڕاستی ئێستا مەسەلەن ئێستا گیزەر هەیە کارەبای زۆر دەبا هیتەر کارەبای زۆر دەبا چار شیشەیە 5 ئەمپێر دەبا شیشی گچکە هەیە 1 ئەمپێر دەبا ئەوانە بابەتن بەڕاستی لەسەر کارەبای زۆر دەباتن هیچ لێژنێک ناتێ لەسەر کارەبای قسەمانە گەبکاتن هیتەر هەیە 10 ئەمپێری دەوێتن معقول نیە بەڕاستی هەیە شیشی گچکە 1 ئەمپێری دەوێتن 2000 واتشی لێدەیە ئەوە ڕاز نییە لە باشووری کوردستان دوو سەرچاوی کارەبا هەن یەکەشیان کارەبای نیشتیمانیە و ئەوەی دیکەشیان کارەبای مۆلیدە ئەهلیەکانە کە لە ئێستادا بە هەردوو سەرچاوە نزیکەی 18 کاتژمێر کارەبا لە شەو ڕۆژێکدا بۆ هاوڵەتیان دابین دەکرێت هەر یەک لەم سەرچاوانە لە بەرامبەردا بڕەپارەیەک لە هاوڵەتیان وەردەگرن کرەی مۆلیدەکان مانگانە لەلایەن پارێزگایەکانەوە دەجیشان دەکرێت و کرەی کارەبای نیشتیمانیش بە شێوازێکی جیاوازتر لە ڕێگەی پێوەری ماڵانەوە نرخەکەی دیاری دەکرێت لەم ئینفۆگرافیکەدا شێوازی کرەی کارەبای نیشتیمانی ڕوون دەکەینەوە میکانیزمی وەرگرتنی کرەی کارەبا کرەی کارەبا لە باشووری کوردستان بەسەر 5 بەشدا دابەش دەکرێت ماڵان پیشەسازی بازرگانی کشت و کاڵی میری هەر یەک لەم بەشانە نرخی جیاوازی خۆیان هەیە شوێنە پیشەسازیەکان لە نێوان 100 تا 120 دینارە بۆ هەر کیلۆوات لە کاتژمێرێکدا شوێنە بازرگانیەکان 130 دینارە بۆ هەر کیلۆوات لە کاتژمێرێکدا شوێنە کشت و کاڵەکان 30 دینارە بۆ هەر کیلۆوات لە کاتژمێرێکدا و شوێنە میریەکانیش 150 دینارە بۆ هەر کیلۆوات لە کاتژمێرێکدا
نرخی کرێی ماڵان جیاوازە لەگەڵ ئەوانەی دیکە بە شێوازێک هاوڵاتیان تاوکو کارەبا زیاتر بەکاربێنن نرخی چیلۆواتەکەیان گرانتر دەبێت. ئەگەر هاتوو لە مانگێکدا هاوڵاتیان لە نێوان 1 بۆ 450 چیلۆوات کارەبایان بەکارهێنا ئەوە نرخی هەر 1 چیلۆوات لە کاتژمێرێکدا تەنها 15 دینارە. ئەگەر لە مانگێکدا 450 تا 900 کیلۆوات بەکار بهێنرێت ئەوە بۆ هەر چیلۆوات لە کاتژمێرێکدا 20 دینار دەبێت. لە مانگێکدا 900 تا 1500 کیلۆوات بەکار بهێنرێت ئەوە بۆ هەر چیلۆوات لە کاتژمێرێکدا 35 دینارە. واگەر لە نێوان 1500 تا 2100 بوو ئەوە نرخی کرێی کارەبای مانگانە بۆ هەر چیلۆوات لە کاتژمێرێکدا بریتی دەبێت لە 60 دینار. بەڵێ دیارە شتێکی ئاساییە کە لە وەرزەکانی گەرما و سەرما خواست لەسەر کارەبا زیاد دەبێ. بەس کێشەکە لەوەدایە یعنی خواستەکە ئەوە نییە بڵێ تۆ لە 150 یعنی لە 200 خواستەکە زیاد دەبێ. بۆ نمونە مەثلەن ئێستا لە وەرزی زستانە لەبەر ئەوەی کارەبا وەکو سوتەمەنی بەکاردێ ئەگەر هاوڵاتی ڕۆژانە نزیکەی 10 سەعاتێک کارەبای هەبێ هەمان کارەبای سەرف کردووە کە بڵێن لە مانگەکانی پاییز و بەهار بە 20 سەعات سەرفی کردووە. بۆیە یعنی ئەمە فشارێکی زۆری خستۆتە سەر تۆڕەکانی کارەبا و ئەبێتە هۆی پچڕ لە دانی کارەبا و کارەگەری خراپی ئەبێ لەسەر تۆڕەکانی کارەبا لەبەرەوەی کارەبای حکومی بە تەبیعەت کارەبایەکی هەرزانە و هاوڵاتیان ئەگەر بێت و بە هەمان شێوەی کارەبای با بڵێن مۆلیدە ئەهلیەکان یا کارەبای بازرگانی بەکاری بێنن دیارە کارەباکە بە زیادیشەوە بەشیش ئەکا بەڵام ئەمە ینی طبیعەتی خەڵکە کە وەختێک کارەبای نیشتمانی دێتەوە دەیانەوێت زیاتر سوودی لێوەربگرن بۆ ئاوگەرمکردنەوە بۆ خۆگەرمکردن دیارە سەحبی کارەبا بۆ هەر هاوڵاتیەک لە 40 ئەمپێرتی ئەپەڕێەوە ئەمە شتێکی غێر تەبیعیە و ناتەندروستە بۆیە دەبێتە هۆی فشار و پچڕانی کارەبا لەسەر هاوڵاتیان. ئێرە یەکێکە لە پرۆژەکانی نیشتەجێبوون بەشێک لەم هاوڵاتیانە گلەی و گازاندەیان هەیە لە کەمی کارەبا و سیستەمی دابینکردنی کارەبا لەلایەن کۆمپانیە و بەرهێنەر لە ڕێگەی بەرنامی ریپۆرتاژەوە باسی کێشەکانی خۆیان دەکەن و ئاماژە بە نەبوونی کارەبای نیشتیمانی لە پرۆژەکەدا دەکەن. ئەم پرۆژەیە چەند ساڵێکە لەلایەن حکوومەتەوە دراوە بە کۆمپانیەکی بواری و بەرهێنان کە تەواوی پرۆژەکە بۆ توێژی مامۆستایانە. شاری مامۆستایان نزیکەی ساڵێک و 3 مانگە ئاوەدانە کە چێتا ئێستا کارەبای ڕئیسی نییە. ئێستا شەریکە سەعاتێکی هینایە گوایە موافقە کرایە کارەبای ڕئیسیمان لۆ بێ بەڵام سەعاتەکە سعری زۆر گرانە داوای 215 دلار دەکا خەڵکەکە ڕازی نییە. سعاتی دیکە هەیە بەڵام شەریکە دەرێ ئەو سعاتە نوێیەی کانگۆ باسی دەکەن لەگە سیستەمی شاری ناگونجێ. مۆزوع و مشکلەی خەڵکەکەی لێرە سعرەکەیە ئەو سعری 215 دلار لە 1 سعاتی زۆرە. لەسەر سیستەمی شارەکەی ئەوانت زیاتر دەزانن ئەوەی کە مەسەلەن شەبەکەی شارەکەیان دانایە ئەو دەرێ گوایە شەبەکەکە یەک لە خەتەکانی نەقسە کاوان پێی دەڵێن سیگنالێکی نەقسە دەڵێ ئەگەر بێتەوە سیگناڵی ڕابکێشین نزیکەی 100,000 دلار تەکلیف دەکا ئەوش دەخەن سەر سعاتی. ئەمن وەکو مامۆستا بەخۆم بە خێزانە مامۆستامە لە 22/12/2017 هاتیمەوە شارەی ئێستا ساڵێکی تەواو بووە زیاتر بووە ئەوە کاک هاوکار ساحەی مۆلیدا ئەوە کۆمپانیا چوویمەوێ ئەتا ئێستا کارەبای نەدایتەمەن دەمەک دەرێ سەنەدن نەکردیا دەمەک دەرێ پارە قەرداری ئەمە داوا لە حکومەت دەکەن عنی کارەبای ڕئیسی چ پەیوەندی بە مۆلیدە و بە شارەکەیە لە کاتێکدا قزدەکەی 3 ڕۆژ تاخیربی دێ دەرێ وەڵام کارەبای مۆلیدتان لەسەر قەتع دەکەم ئەوە لۆ نمونە ژوەرن تەمەشاکەم بزانە چەندی قەتع کردیا لەوە زیاتر نەگوتیتە من کارەبا نادەم ئیزیرانەکانی منیشی لە کێبلی قەتع کردی گوتینەوە کارەبای لەوێ لە خۆت ببەیت. لەگەڵ یەکێک لە سەرپەرشتیاری پرۆژەکە قسە دەکەین سەبارەت بە هۆکاری نەبوونی کارەبای نیشتیمانی و گلەی و گازەندەی هاوڵاتیان. پرۆژەی شاری مامۆستایان پرۆژەکی نیشتەجێبوونی وەبەرهێنانە دابینکردنی خزمەتگوزاریەکان لە ئەستۆی حکوومەتە تاکو سیازی پرۆژە لە زمانی ئەو خزمەتگوزاریانە کارەبایە تاکو ئێستا خزمەتگوزاری کارەبای نیشتیمانی نەگەشتە پرۆژەکەمان بەهۆی بوونی قەیرانی دارایی تەبەنەوە کولفەشی دێ لەسەر حکوومەت بەڵام ئێمە وەکو کۆمپانیا پێش 2 ساڵ ڕەزامەندیمان دەربڕیوە
بە نووسراوی فەرمی ئاگاداری بەڕێبەراتی گشتیەوە بەرهێنانی هەولێرمان کردوێتەوە کە ئەم ڕاکێشانی ئەو فیدەرە لە ئەستۆی خۆمان دەکەین بە قەرز بۆ حکوومەت وەکو پاڵپشتێک بۆ حکوومەتی هەرێم و بۆ مامۆستایان لە کاتی هەبوونی بودجە ئەم پارە وەگرینەوە کەشف و دەرخستەمان بۆ کراوە ئێستا پرۆژەکەمان لە مەرحەلەی حالەیە لە محافەزەی هەولێر بە گوژمەی ملیارە و 400 میلیۆن دینارە ئێمە ئەو پرۆژەیە بە قەرز دەیکەین تاوان ئەو پێوەری ئەوان دیتیانە لە ڕووی هوەری لەگەر ئەو شەبکە ئێمە ناگونجێتن ئەکید دەبی شەبکەیەکی تری بۆ دابدرێتەوە کە بگونجێ وەکو سیگنال پەرسەک دەنێری لە محەتەکەمان ئەم پێوەرە تاکو دەخیندرێتەوە بە هیچ شێوەیەک ئێمە هیچ پێوەرێکمان فەرز نەکردووە هیچ نرخێرشمان فەرز نەکردووە ئەو پێوەرەی ئەوان هینایتیان بە هیچ شێوەیەک لە وەزارەتی کارەبا مەقبول نییە بە پێی مواسەفاتی وەزارەتی کارەبا نییە دیاریکردنی پێوەر و بەستانی پێوەر پەیوەندیدارە بە فلانی فەرمی حکوومەت لە بەڕێوەبەراتی گشتی دابشکردنی کارەبای هەولێر فرۆشاری وزەیە ئێمە هیچ زۆرێکمان فەرز نەکردووە هیچ زۆرێکمان اختیار نەکردو تەنها ئەو جۆرەمان دەوێت لەگەڵ شەبکە ئێمە بگونجێ ڕەزامەندی لە سەدراویلان وەزارەتی کارەبا و کێشەمان نەبی بە هیچ شێوەگە ئێمە وەکو کۆمپانیا لە بابەتی پێوەر پەیوەنددار نینە. سەردەمی تەکنۆلۆژیا و زانیاری و ئینتەرنێت بە بێبوونی کارەبا هیچ زمانەیەکی نامینێ لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا سەرڕای دەیان گرفت و قەیران کێشەی کارەبا وەک یەشێک لە کێشە سەرچیەکان تاکو ئێستا چارەسەر نەکراوە و ئەمەش گرفتێکی گەورەی دروست کردووە هەم بۆ حکوومەت و هەم بۆ هاوڵاتی.